مندوبونی ئێنە ئاساییە بەڵام ئەتوانم بڵێم ئەو مندوبونی خۆمان بوو ژنان پێشکەشی بە ژنانەکەین کە بتوانین لەسەر قاچی خۆمان بوەستین و نەهێڵن ئەو با بڵێن عەقڵەتی پیا و سالارە بەردەوام بێ ئێمەش لێرە هاتووین بۆ ئەم ئیشە بۆ ئیشی ڕاگەاندنی خۆمان بۆ ئەو هەموو کەس بگەێنن کە ئێمە کچ ئەتوانن ئیش بکەین کاری خۆمان وەکو ڕاگەاندن مندوبوونێکی زۆری تایە خۆتانی شەزانن کە کاری ڕاگەاندن چەند مندوبوونی تیانە بەڵام بەجددی مرۆڤ زۆر دڵی پێخۆشە بێ کە ئەبینێ ئەو هەموو کەسانە هاتوونە تا ئێرە دڵخۆشکەری ئێمەین هاوکاری ئێمە شەکەین بۆ ئەوە دڵمان پێخۆشە دەستان خۆش. ڕاستی ئەمڕۆ تەواوی مەراسیمەکەمان گواستەوە بەڵام مندوبوون نییە چونکە ئێمە کار بۆ ژنانەکەین هەم ئەم ڕۆژی ئێمەیە بۆیە خۆشحاڵم بەکارکردن ڕاگەیاندن هەرچەند ئاسەنگی هەبێت بە تایبەت کە هەنێک ئیش جیا کراوەتەوە بەشێکی بۆ پیاوان بەشێکی بۆ ژنان وەکو کامێراومان یان مۆنتێریە کارێکی ترمانە جیا کراونەتەوە بەڵام منەوەی ئێستا ئەمڕۆ بینم زیاتر ئەوانەی کە کامێراومان بوون لە پشتی کامێرا بوون ژنەکان بوون بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم بەوە بەڕاستی ئەزانی ژنان ئەتوانن هەموو کارێک بکەن بەڵام ئەگەر خۆیان بیانەوێ ژن هەرچیەکە بیەوێ هیچ شتێک ئەستەم نییە بۆ ئەو خۆی ژن ڕەنگاوڕەنگی و جوانی کۆمەڵگە ناسکی و هەموو شتێکی کۆمەڵگە ژنانن بۆیە هەر شتێک ئەوان بیخوازن ئەتوانن بیکەن. ئێمە وەکو ڕاگەیاندکار هەمیشە لە ئاهەنگەکانە بەردەوام پشکیەوەمان بێکەوە کە زیاتر هیلاکتر بین لەو خەڵکانێک کە لەوێن چکە بە حکمی ئەوەی کە ئێمە هەم لێدوان لە خەڵکی وەرەگرین هەم تەسویرەکەین هەم ڕستمەگرین ئەوانە زیاتر ئێمە هیلاکەکە بەڵام بەگشتی بۆ ئێمە ڕۆژێکی خۆشە ئەو ڕۆژانە وەکو ئابێتە ئەزمونێک بۆ ئێمە ڕاگەیاندکار ئەندن ئەرکێکی پیرۆزە ئەرکێکی ئەخلاقیە پێویستە وجدانێکە لە ڕاگەاندنا کارەکەن بە ویژدانێک بە ویژدانەوە کار بکەن.